پرۆسەی ڕێخستنەوە و یەخستنەوەی سەرجەم هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەردەوامی هەیە و لەو بارەیەوە هەنگاوی باش نراوە. تا ئێستا 21 لیوای پێشمەرگە خراونەتە سەر وەزارەتی پێشمەرگە و 2 لیوای دیکەش ئامادەن بۆ ئەوەی بخرێنە سەر وەزارەتەکە. لە چوارچێوەی یەخستنەوە و چاکسازی هێزەکانی پێشمەرگە، هێزەکانی پشتیوانی 2 خراونەتە سەر وەزارەتی پێشمەرگە، 2 لیوای هێزەکانی هەفتاش خراونەتە سەر هەمان وەزارەت. لای خۆیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نوێکردنەوە و چاکسازی لە ڕیزی هێزەکانی پێشمەرگە گۆڕانکاری لە زۆربەی تیمەکانی خۆی کردووە لە وەزارەتی پێشمەرگەدا و کەسانی شارەزا و ئەکادیمی و پسپۆرت لە شوێنەکانیان دانراون. لەلایەکی دیکەوە پرۆسەی مەشق و ڕاهێنان بە هێزەکانی پێشمەرگە بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان سەرجەم هێزەکانی هەفتا مەشق و ڕاهێنانیان پێکراوە و بە تەواوی نێکراونەتەوە. جگەلەوەش هەندێک تیم لە وەزارەتی پێشمەرگە ڕەوانەی دەرەوەی وڵات کراون تا شارەزایی زیاتر وەربگرن. لەگەڵ هاوکاری دارایی حکوومەتی هەرێم بۆ پرۆسەی چاکسازی و نوێکردنەوەی هێزەکانی پێشمەرگە، لای خۆیەوە سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە لە پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە و دابینکردنی هاوکاری دارایی و لۆجستی بۆیان. جیاواز لە پێشتر و هەر لە چوارچێوەی ڕێخستنەوە و یەخستنەوە و چاکسازی هێزەکانی پێشمەرگە، سەنگەرەکانی پێشمەرگە لە هێڵەکانی پێشەوەی بەرگری تونند و تۆڵتر کراون و هاوکاری لۆجستی زیاتر وەک کامێرای حراریان بۆ دابین کراوە. بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش و هەماهەنگی زیاتریش 2 لیوای هاوبەش لە پێشمەرگە و سوپای عێراق پێکهێنراوە و هەوڵی پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەمنیە دراوە کە پێشتر داعش بەکاری دێنە. سەرخستن و پێشکەوتن و ڕێخستنەوە و یەخستنی هێزەکانی پێشمەرگە داواکاری خەڵکو و هەموو لایەنەکان بوو بۆ ئەوەی هێزەکانی پێشمەرگە هاوشێوەی هێزە پێشکەوتوەکانی دیکەی جیهان خاکی وڵاتەکەیان بپارێزن.